ئۆقیانوس یاخود زەریاکان کە نزیکەی 80% ئۆکسجینی جیهان بەرهەم دەهێنن بەهۆی گەرمبوونی گۆی زەوی، گۆڕانی ئاوهەوا و پیسبوون و کاریگەری ڕاوکردنی لە ڕادەبەدەر بوونەوەرە زیندوەکانی ناوی لە ناو دەچن و ئۆکسجینی جیهانیش لە مەترسیدایە. ڕۆژی جیهانی زەریا کە ساڵانە لە 8 حوزەیراندا یاد دەکرێتەوە بە مەبەستی ڕاکێشانی سەرنجە لەسەر ئەوەی زەریاکان ژیان فراهەم دەکەن. دیداری ئەم ساڵیش بە زەریاکان ژیان و بژێوی دیاری کرا. بە پێی ئەو زانیاریانەی لە ئەنجومەنی بەرگری لە دەرامەتە سروشتیەکان و پلاتفۆرمی زەریا و ئاوهەوا و ئەو ئەکادیمیانەی لەبارەی ژینگە پەخش دەکەن وەرگیراون. لە ناوچوونی مەرجانەکان جیهانی ڕوبەڕووی کەمبوونەوەی ئۆکسجین کردووەتەوە. جۆرەکانی ماسیش بەهۆی لە ناوچوونی بوونەوەرە زیندوەکان و کۆچکردنیانەوە کەم بوونەتەوە. بە پێچەوانەی ئەوەی دەزانرێت سەرچاوەی سەرەکی ئۆکسجین لە جیهاندا زەریاکانن نەوەک دارستانەکان. زەریا کە دوو لەسەر سێی ڕووی زەوی پێکهێنا و قەوزەکان کە لە دەریاکاندا دەژین نزیکەی 80% ئۆکسجینی جیهان بەرهەم دەهێنن. قەوزەی زەریاکان کە گرنگترین سەرچاوی ئۆکسجینی جیهان و سەرچاوی بژێوی بوونەوەرە ئاویەکانە، مەرجان کە لە دەریاکاندایە لە پاڵ بەرەمێنانی ئۆکسجین بە بەکاربردنی دوانۆکسیدی کاربۆن یەکێکە لە بوونەوەرە زیندووە گرنگەکان بۆ تەندروستی جیهان. مەرجان بە تەنیا نزیکەی نیوەی ئەو ئۆکسجینە بەرهەم دەهێنێت کە لە دەریاکاندا بەرهەم دەهێنرێت. لەگەڵەوەشدا 92% ئەو دوانۆکسیدی کاربۆنی کە لە بەرگەهەوادا هەیە زەریاکان هەڵی دەمژن. لەوەشدا مەرجان بە تەنیا 1/3 ئەو دوانۆکسیدی کاربۆنە هەڵدەمژێت. هەروەها مەرجان ڕاستەوخۆ 70% ئەو پرۆتینە بەرهەم دێنێت کە لە جیهاندا بەکار دەبرێ. بە بڕوای شارەزایانی ژینگە بەهۆی گەرمبوونی گۆی زەوی و گۆڕانکاری ئاوهەوا و پیسبوون و کاریگەری ڕاوی لە ڕادەبەدەر، زەریاکان زۆرترین کاریگەریان لەسەر دروست بووە. بەرزبوونەوەی پلەکانی گەرما دەبێتە هۆی پیسبوونی ڕەنگی مەرجان، بەوەش قەوزە لەسەر مەرجانەکان نامێنێ و مەرجانەکان دەمرن. بە پێی زانیاریەکانی ئەنجومەنی بەرگری لە دەرامەتە سروشتیەکان کە ناوەندەکەی لە ئەمریکایە، بەهۆی گۆڕانکاری هەلومەرجەکانی زەریاکانەوە 1/3 سەگی دەریا و قرش و جۆرەکانی دیکەی سەر بەو توخمانە ڕوبەڕووی مەترسی لە ناوچوون بوونەتەوە.